بەپێی ئامارە فەرمیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان لە ساڵی 2019 لە شێوەی دەستێژی سێکسی 155 حاڵەت تۆمار کراوە، بەڵام ئەو ڕێژەیە لە 6 مانگی یەکەمی 2020دا کەم بۆتەوە بۆ 35 حاڵەت. لە ساڵی 2019دا 11970 سکاڵا تۆمار کراوە، بە جۆرێک لە 6 مانگی سەرەتای 2020 3769 سکاڵا تۆمار کراوە. هۆکاری کەمبوونەوەی ئامارەکان دەوترێت بۆ کاتی کەرەنتین و قەدەغەی هاتوچۆ دەگەڕێتەوە. ئامارەکان لەم ساڵ چەند مانگی کە ئێستاکەتان کاتێککە لەگە برەسە قساکەم بە بەرهەو لەگە ساڵی 2019 یا ئەو چەند مانگی 2019واتە نەک سەر تاسەری ساڵەکە دەبینی کەمی کردووە تا بەرەو کەمبوونەوە چووە. بەڵام مەش پێ ئەمەش ئەوە ناگەینە کە توندوتیژەکان بەردەوام بەرەو کەمبوونەوە هات. ئەوەی کە تۆ بینین بۆ کۆمەڵم هۆکاری کەهان وەزی ئابووری خراپە، باردۆخی سیاسی وایە، موچە نییە، بازار نییە، وشاری خەڵک بەو شێوەیە بوەستێ دەبینی و پەروەردەمانە وەزی وایە ئەمانە هەمووی هۆکار بۆ زیادبوونی توندوتیژی، بەڵام تەنها هۆکار بۆ کەمکردنەوەی توندوتیژەکان تەنها ئەو ماوەیە کە کەرەنتینەوە. ساڵانە لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان ڕێکخراوەکانی بواری ژنان 16 ڕۆژ چالاکی و هۆشیاری کۆمەڵایەتی و یاساییان دەبێت لە ڕێگەی کورتە فیلم و کەمپینەوە ئەنجامی دەدەن. پارێزەرێک و چالاکێکی بواری ژنان دەڵێت توندوتیژیەکان فرەڕەهەن و لە نێو چینی خوێندەوار و نەخوێندەوار ئامارەکان بەرزن. لەبارەی هۆشیاریوەکو باسم کرد لە ڕێگای ڤیدیۆوە ئەم ساڵ زیاتر تەرکیزمان لەسەرەوە کردوێتەوە لە ڕێگای کورتە فیلمەوە ئێمە هۆشیاریەکان بڵاوکەینەوە، چونکە تەنها بە قسەکردن تەنها چونە لای خەڵک و تەنها بە بەرنامەیەک ئەم کارە تاو نابێ، بەڵکو پێویستمان بەوەیە کە لە ڕێگەی کورتە فیلمێکەوە ئێمە پەیامی هۆشیاری بین بە گوێی خێزانەکانە، بێگومان ئەمەش بە دووبارە بوونەوەی لە ڕاگەیاندنەکانەوە تا زیاتر بگا بە خەڵک تا ڕادێک کاریگەری ئەبێ. ئێمە ناتوانین تەنها لەم 16 ڕۆژەیە کاریگەری دروستکەین، بەڵکو پێویستە ئەمە بەردەوامین لەسەر ئەم شێوازە چالاکیانە. ژنان لە هەموو چینەکانە لە بەرزترین چینەوە بگرە هەتاکو و نزمترین چینی کۆمەلگار و بەڕی توندوتیژی ئەبنەوە و لەم چینانەی لەناو کۆمەلگایان و دوجاریش مناڵیش ئەبێ بە قوربانیەکی تری ئەو توندوتیژیانە کە ڕۆژانە لە بەرچاویە توندوتیژیەکان ڕوودەدات. تەنها لەنا ئەو خێزانەنەدا توندوتیژی نییە کە باری داراییان خراپە، بەڵکو توێژەران دەڵێن ئەوانەشی باری داراییان گونجاوە بە دوور نین لە توندوتیژیەکان. هەندێک لە توندوتیژیەکان دەگەڕێتەوە بۆ بنەمای هاوسەرگیریەکان و هەڵە بڕیاردان و تەمەن و تەبەقەی کۆمەڵایەتی. گەر بێت و ئەم دوو کەسە لەسەر بنەمای فڕۆغ فەردی و لەسەر بنەمای لێکتێگەیشتنی تاکایەتی پەیوەندیەکان دروست بکەن، ئەگەر ئەو پەیوەندیە لە ناو پەیوەندیکی خێزانی بێت، پەیوەندیکی کۆمەڵایەتی بێت، پەیوەندیکی هاوسەرگیری بێ، هەر جۆرێک لەم پەیوەندیانە بێ کەواتە پەیوەندیە کە بێ بنەمای ئەبێت و ناگاتە ئەو قۆناغی کە توندوتیژی بەرامبەر بە یەکتر بکرێ. ساڵانە ڕێکخراوەکانی بواری ئافرەتان 16 ڕۆژ وەکو بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان ئەنجام دەدەن بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا و خێزان، بەڵام هۆشیاریەکان نەبووەتە هۆی کەمبوونەوەی ئامارەکان بە بۆچوونی بەشێک لە چالاکانی بواری ئافرەتانیش ئەو خێزانانەی پەیڕەوی پەروەردەیەکی دروستی ئیسلامی دەکەن ڕێژەی توندوتیژیەکان لەناو ئەم خێزانانەدا کەمترە بە بەراورد لەگەڵ ئەوانەی پابەندی ئاینیان کەمترە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.